یەکەم بەفربارینی ئەم ساڵە لە سۆران ناوچەکەی سپیپۆش کردووە و 10 سانتیم بەفر باریوە. پلەکانی گەرما بۆ ژێر سفری سەدی دابەزیون. هاوڵاتیان دڵخۆش و شادومانن بە بارینی ئەم بەفرە و داوا لە خوای گەورە دەکەن ڕەحمەتی زۆریان بەسەردا ببارێنێ و لە وشکە ساڵی ڕزگاریان بکات. الحەمدولillah دوای چاوەڕوانێکی باش وشکە دنیایەکی وشک و تقریبا وشکە ساڵی بوو لە ڕووی بەفرەوە بە تایبەتی ماوەیەکی باش بوو هیچ بەفرمان نەبینی بوو دنیا وشک بوو. الحەمدولillah خوای گەورە بەفرێکی باشی نارد بۆ ئێمە بەفرێکی نارد کەوا بووە مای دڵخۆشی و بووە مای ئەوەی کەوا مەترسی وشکە ساڵیمان لەسەردا بچێت و خوای گەورە دەرگای خێری لێکردینەوە. لە خوای بە زیاد بی خەڵک چاوەڕوانی ڕۆژێکی وایە باو باران بی بەفر بی ئەو لە لای خوای بێ بەخێر بێ و الحەمدولillah وشکر بەفرێکی باش باریە و سارێکی خۆشەوی ئینشاءالله. باری دۆخی هەولاتیە 33 سارە من لێ ڕاهاتینە لێی گەڕێکووە بەهەروەبی کارەبا نییە یەک قەترە نییە نەفتشەوە هاتوو خۆش ئەو ئێستا هەر ئای بە پیا باسکاتنەوە لە بە درینگۆ ئاگەناوە مۆدیلەوەی نییە لێرە بکرە بە 270,000 و ئەو ئایدی خۆمانەوە بە خۆمان هیچ لە گۆڕی نییە چیت کە تۆ برێم کارە باش نییە ئێستا ئەردێنی بتراشی دەبی تاقیبی ڕۆژێکی دیکە بکەیت یعنی بەو بەفرەی بەو چلەی زستانێت خوا ماقولە کارەبات نەبی کارەبا یعنی ئەردێنی پێ بتراشی بە خودای نەفت نییە الحەمدولillah شکر لەوەش نیعمەتێکە زۆر گەورەیە بەفربارین و بارانبارین یا ڕەبی خوای لەو نیعمەتێ پشیمان نەبیەوە ڕەحمەتێکە زۆر زۆرە گەورەیە یا ڕەبی خودایە زۆر شکر الحەمدولillah. بخوا لە ماسەر بەخۆ نازانی سەرمایە نەفت نەبی هەر ڕق دەبی لە سەرما ئەگە نەفتشەی باشترە بەس نەفت نییە. بەهۆی بارینی بەفرەوە لە سنووری ئیدارەی سۆران لە هەر یەکە لە ڕێگاکانی سۆران حاجی ئۆمەران و سۆران سیدەکان و زینی وەرتێ ئاستەنجی هاتوچۆ دروست بووە و وتەبێژی هاتوچۆی سۆران ڕێنمایی بە شۆفێران دەدات هاتوچۆیان لەم ناوچانە کەم بکەنەوە و پابەندی ڕێنماییەکانی هاتوچۆ بن. بەروە تاوەکو ئێستا ڕێگای زینی وەرتێنیە کەوا هەردوو ئیدارەی سۆران و ڕاپەڕین بێ کۆ دەبەسێتەوە ئەم ڕێگایش تاوەکو ئێستا بە داخلاوی ماوەتەوە وەروە ڕێگای سۆران قەزای سیدەکان لە لۆفەکانی سەری تاوەکو ئێستا مەسەلەن ڕێگاکە ئاستەنجی هەیە و نییە هەرچەتە هەندێک شوێن پێ ماوەتەوە کە ئاگدارکەینەوە کە ئۆتۆمبیل ناتوانێت بەسەر بکەوێ و لە سنووری قەزای مێرگە سۆریش لە هەندێک شوێن لە هەندێک ڕێگای گوندەکان و لە هەندێک شوێن ڕێگانیە بەڵام ڕێگای مەسەلەن بارزان بلێ هەیە بلێ ڕێزان هەیە بلێ مێرگە سۆر هەیە بەڵام لە مێرگە سۆر لە بۆ مەسەلە ناحێی شێروان بڕێک ئاستەنگ هەیە لە ئاستەنگەکان لە ناحێی شێروان لە بۆ گوندەکانی دەوروبەر گیرروگرفت هێداوە لە شوفێران دەکەین کەوا ئەگەر پێویست نەبێ ئەگەر زۆر کارێکی زەروریان نەبێتن ئەمڕۆ دەرنەچن. بەهۆی پەکەوتنی هاتوچۆ و دۆخی کەشوهەوا بۆ سەلامەتی گیانی قوتابیان و مامۆستایان لە سەرجەم قوتابخانەکانی سنووری ئیدارەی سۆران ئەمڕۆ پشووی فەرمی ڕاگەیەنرا. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.